دبلۆمی کاری حزبی مەڵبەندی دیراساتی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکادیمیای پەروەردە و پەرەپێدان دبلۆمی کاری حزبی وەک بەشێک لە بەردەوامی چاکسازی و گەشەپێدانی فکری و سیاسی کادیرانمان ڕادەگەێنێت. لەبەر ڕۆشنایی بڕیارەکانی یەکەمین دیدار و ڕاستپاردەکانی پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی بۆ گەشەپێدان و پەروەردەکردنی کادری گەنج و بەتوانە لە کچان و کوڕانی یەکێتی، مەڵبەندی دیراساتی گشتی یەکێتی ئەکادیمیای پەروەردە و پەرەپێدان بۆ یەکەمین جار دبلۆمی کاری حزبی DPA جێبەجێ دەکات کە تیایدا گەنجان و لاوانی یەکێتی لە پرۆسەیەکی درێژخایەنی پەروەردە و خوێندندا کە ماوەی 9 مانگ بەردەوام دەبێت بە شێوازی کارکردنی ئەکادیمی و مۆدێرنی حزبی، ڕێکخراوەیی، ئەدەبیاتی فکری و سیاسی سەرۆک مامجەلال و مێژووی یەکێتی و زۆر بابەتی هاوچەرخی تر ئاشنا دەکرێن. لە پرۆسەی خوێندنەکەدا چەندین بابەتی گرنگ بۆ سەرکەوتنی کاری حزبی و کۆمەڵگەیی و دیموکراسی کە بۆ ئەمڕۆ پێویستن دەوترێنەوە. کادرە سەرکەوتوەکانی ئەم پرۆسەیە دوای دەرچوونیان پێگەی حزبی شایستیان لە ئۆرگانە جیاجیەکانی یەکێتی پێدەبەخشرێت. مەرجەکان پێویستە ئەندامی خول تەمەنی لە نێوان 18 بۆ 28 ساڵدا بێت. 2 لانی کەم هەڵگری بڕوانامەی 12 ئامادەی بێت. 3 یەکێتی بێت یان باوەڕی بە بەرنامە و کار لە نێو ئۆرگانەکانی یەکێتی هەبێت.